وەقسەکنی زیاتر لەبارەی کۆبوونەوەی ئەمڕۆیلانە سیاسیەکان لە کەرکووک و هەروەها هۆکار و چارەسەریەکان بۆ دۆخی ئێستای کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان لە ستودیۆ میانداڕی بەڕێز مەسعود مەلاپەروێز بەرپرسی پەیوەندیەکانی لەخی کەرکووکی پارتی و نوێنەری پارتی لە کۆبوونەوەی پارت و لایەنەکانی کەرکووک کردووە. بەڕێز مەسعود مەلاپەروێز بەخێربێن. زۆر سوپاس. هەنگەلێک بەخێرهاتن سەرسەما. پشتی 16 ئۆکتۆبەر ساڵا 2017 ڕۆژ بە ڕۆژێ کێشەیەن کوردان لە کەرکووکێ و بگشتی ناوچەیەن مادەیا 140 مەزنتر دەبن. ئەنها 5 خاڵ هاتنە پارڤەکردن هونج یەک جوان لەیانان بوون دداڕشتناوان 5 خاڵین هەنێ ئەگەر هاتوو نهێنە چارەسەرکردن لە کەرکووکێ کارەسات چێ دەبن. وا لەسەر کیژان پیڤەری ئەف خاڵین هەنێ پارڤەکردن ئەو کارەساتێن هونجێ بەحەز دکەن دێ چێ ببن چنە؟ بە دڵنیایەوە لەو ڕوانگەیەوە کە ئاڵێن کارەسات دروستە بێت چونکە کەرکووک شاری پێکۆژیان بۆ چەندین نەتەوە و چەندین ئاینزا و ئاینی تێدایە چەندین ساڵە بێ کۆژیاون بەبێ کێشە و بەبێ گرفت ڕژێمەکانی پێشتر خەولیان داوەکە کێشە لە بێنێتەوەکان دروست بێ بەس تاکویستە دروست نەبووە هەرچەند تعریب کراوە بەس ئیستا کە تعریبەکە زۆر فراوان بووە بە زەقی دیارە بۆیە ئەگەر چارەسەری و کێشان نەکرێ ئێمە وەکو حزب و لایەنە کورسانیەکان لەوانەیە شەقامی کەرکووک بجوڵێنین لەگەڵ لایەنی تورکمانیشە لەوانێت بەرنامەدانراوە کە سەردانیان بکەین بۆ ئەوەی ئەوانیش وەکو نەتەوەی کە زوڵم لێکراوە وەکو ئێمە زەویان داگیرکراوە ئەوانیش لەگەڵمان من بۆەوەی شەقام بجوڵێ و ئەم غەدر و زوڵمان نەمێنێ بۆیە لەوانەیە لەمەوە لەو ڕوانگەیەوە ئێمە ئەڵێن با ئەو کارەساتانە ڕوونەدات. بەڵێ چارەسەرەکە چییە و تا چەند گرنگە ململانەکان لە بەغدا و لە هەرێمی کوردستان وەلا بنرێت لە کەرکووک لایەنە سیاسیەکان یەکدەنگ بن ئەمە چارەسەری دۆخەکە کاتیان پێویستە چی بکەین؟ بەدڵنیایەوە مەسلەی کەرکووک جیاوازە لە هەرێم و کێشەکەشی جیاوازە بۆیە ئەو ململانەیە پێویست ناکە بهێنێتە ناو کەرکووکەوە چونکە ئیستا ئێمە بەدڵنیایەوە ئەگەر یەک کردو بین و یەک ڕیز بین لە کەرکووک ئەتوانین زۆر جار ئەو کێشانە هیچ چیش نەبێ بتوانین بە یەکەوە بین دەنگ و ڕەنگمان باشتر ئەبێ ئیمڕۆژەیە کە ئێمە چوین ئەو کۆبنەوەیە هەر لەسەر ئەو ئەساسە بوو کە لە کەرکووک یەکدەنگ و یەک ڕەنگ بین وەکوتیشم گرنگیشە نەتەوەی تورکمانیش کە زوڵمی لێکرێت زەوی داگیرەکرێ وەکو کورد خۆتانیش ئێستا خۆپیشاندانەکانی ئەو خۆپیشاندانەی تۆڤزاوا بینن کە هەم کوردە و هەم تورکمانە بە یەکەوەن ئەمە خۆی هەنگاوێکە بۆ ئەوەی پێشتر تورکمان هەستی بەو مەترسیە ناکرد کە هەبوو ئیستا زیاتر مەترسیەکان لەسەر ئەوانیشە تعریبەکە زۆر فراوانە بە تایبەتی لە ناو شاری کەرکووک چونکە تورکمان هەستەکە لە شیرازەی کۆمەڵایەتیشان تێکەچێ ئەوان ئەو تعریبە زیاتر لە گەڕەکە تورکمانەکانە هاوسەکانیان خەڵکێکە کە دێت لە دیهاتەکانەوە دێن یا لە شارەکان دێن ئەمانە دێنە بنە هاوسەی ئەوان تورکمانیش خەڵکێکی زۆر مەدەنین زۆر شارستانین هەست بەو نیگەرانی ئەکەن. باشە لە کەرکووکێ کێشەیە کورد و تورکمانان وەکو یەکە ئەگەر بنەڕینەوە وەکو یەکە چارەسەرژی یەکە وەکوتم تاکویستە کێشەی نەتەوەی لە کەرکووکە ڕووی نەداوە کورد و تورکمان بە یەکۆ زوڵمی لێکراوە ڕاستە زوڵمەکە زواتر لە کوردەکە کە ئەنفال و بە تایبەتی من سنووری کەرکووک ئەنفالێکی زۆر لێکراوە دیاتەکانی هەمووی ڕخێنراوە بەس لە تورکمانی زوڵم کراوە زەویان داگیر کراوە خەڵکیان لە ئیدام کراوە زندانی سیاسیان هەیە ئەمانە هاوبەشن کورد و تورکمان هاوبەشن بە یەکەوە لە زوڵمەکەیە لەوانەیە ماوەیە ئێمە کێشەمان هەبوو بێ لە پێشبینی کردن بۆ داهاتووی کەرکووک لەوانەیە ئەو خلافاتانە هەبێ بەس ئەم زوڵمە ئێستا یەکمان نەگرێتەوە بۆیە پێویستە ئێمە لەگەڵەوانە قسە بکەین بە یەکەوە دژی تعریب و زەوکردنی خاکی کەرکووک بین هەوڵیش بدەین ئەوان ئەم جارە لەگەڵمانە بن بۆ جەختکردنەوە لەسەر جێبەجێکردنی مادەی 140 بەڵام ئەوان دەڵێن جێبەجێکردنی مادەی 140 لە قازانجی تورکمان و عەرەب نییە
بەدڵنیایەوە ئەوە لە هەنێ خەڵکی سیاسیانە بەس ئەگەر تۆ بچیتە شارعی کەرکووک تورکمانی کەرکووک شارعی کەرکووک هەمووی لەگەڵ ئەوەیە کە مادەی 140 باشترین چارەسەرە بۆ کێشەکانی داهاتوی کەرکووک چونکە کەرکووک ئێمە کە ئاڵێن ئەم کێشانە بمێنێتەوە مەترسی ئەبێ کەرکووک ئیستا پێشتر ئەیانوت بەرمی لێ باروتە بەس ئیستا خەتەریاتەکە زۆرتر ئیستا مەترسیەکە هەیە کە لەوانەیە ئەو باروتە بتەقێتەوە بۆ چونکە خەڵکی کەرکووک بە کورد و تورکمان تەحملی ئەم زوڵمە ناکەن تەحملی ئەم لە دوای 2017ەوە زوڵمێکی زۆر هەیە ینی لە هیچ شارێکە پارەگای سەربازی و مۆڵگەی سەربازی نییە بەس لە کەرکووکەیە بەڵێ لە کۆبنەوەکەم ڕۆداواتان کردووە کە ڕووپێوی فەرمانگەی کشتتوکاڵی کەرکووک کە لەسەر داوای وەزارەتی بەرگری عێراقا ڕابژێرێت ئەم ڕووپێویە چییە زیانەکانی چین ڕووپێ و ئەم زەویەیە کە پێشتر ڕژێمی لە ناوچووی بەعس داوێت یان بەخشیوێتی بە سوپا خاکی جوتیارانی کورد و تورکمان بووە لە تۆزا و تەرکەڵان تەمانەکەر ئەوان نازانن شوێنەکە کوێ بزەبت ینی ئەبێ ڕوپێ بکرێ بۆ ئەوەی ئەو چەند هزار دۆنمەی کە هەیە داوایەکەن بۆیان جیا بکرێتەوە کە ئەمە جیاکرایەوە ئەچێتە بواری یاساییەوە ئەو کاتە بۆ ئێمە قوشتر بێ بۆیە داوامان کردو ئەوە ڕابگیرێت چکە ئەو ڕێپێوە بکرێ زەرەری زۆرترە و دوای چارەسەرکردنەکەی قورسرە بێ ئێستا ڕابگیرێت بۆ ئەوەی نوێنەرانی کورد و تورکمان لەوێت چارەسەری ئەم کێشەیە بکەن ئەگەریش نەکرا بەڕاستی هەموو حزب و لایەنە کوردستانیەکان بڕیاریان داوە کە لە ڕێگەی خۆپیشاندان و مانگرتنەوە خۆپیشاندان و مانگرتن دۆخەکە چارەسەرەکە ئەبێ فشارتە بێ ئەبێ زەختە بێ ئەبێ تۆ ناکری هەر دانیشی و زۆمەت لێ بکرێ هەر ناکرێ تۆ قبولکەی بڵێ قەینا با وەزعەکە تێک نەچێ با ئارام بێت چونکە ئەوان ڕۆژ بە ڕۆژ سیاسەتی بچووکردنەوەی کورد و تورکمان و تعریبێکی زۆر فراوانە بەس بە شێوازێکی تر بە شێوازێکی کە پێشتر هەمووی بە بڕیارەکرا بەس ئێستا شتەکە ڕەمەکیە و خەتەرترە ڕژێمی سەدام هەمووی بە بڕیارە کرد بە بڕیاری مەجلس قیادە سەورە بە بڕیاری شؤون شیمال ئەمانە بە بڕیار بوون ئێستاش کاڵێن بڕیارەکان ئەوانەی تایبەتە بە تعریب و بە تایبەتە بە کەرکووک ئەوانە هەڵبوەشێتەوە چکە ئەوانە بڕیارن ئەوەی شؤون شیمال ئاسانترە یعنی ئەگەر داوا بکرێت نوێنەرانی ئێمە لە بەغدا یان لە پەرلەمان داوا لە سەرۆکوەزیران بکەن ئەوە توانێت بە یەک بڕیار ئەو بڕیاری باشە سەرۆکوەزیران دشێتن ئەو سوزێ کارنامەیە خۆدایی دەرحەقی چالاکردنە لژنەیە جێبەجێکردنە مادەیە 140 بڕیارێکی بدەت و دەست بکار بن ئەگەر دشێت بچی حتا نوکە نەکردە ئێمەش ئەو پرسیاراکەین ئەگەر ئەمە بۆ مماتەڵەب بێ و بۆ پشتخستن و بۆ خەڵەتاندنی کورد بێ کارەساتە بۆ کەرکووک چونکە هێوازانن ئەم بڕیاری 140 مادەیەکی دەستوریە چەندین ساڵە هەر دواخرێ ئەگەر ئەم جاریش دوا بخرێ بەڕاستی وەکوتم باشترین حال ئێمە دوو ڕێگە لە پێشمانە یان ئەوەیە ئەو بڕیارانەی کە هەیە لە مادەی 140 و بڕیارەکان کە هەڵوەشاندنەوەی ئەو بڕیاران تایبەتن بە کەرکووک مەجلس قیاسەوەرە و شؤون شیمال یانیش فشارێکی گەورە لە کەرکووک بکرێن بە خۆپیشاندان و مانگرتن بەڵێ بەڕێز مەسعود مەلاپەروێز بەرپرسی پەیوەندیەکانی لەخی کەرکووکی پارتی و نوێنەری پارتی لە کۆبنەوەی پارت و لایەنە سیاسەکانی کەرکووک سوپاس بە ئامادەبوونتان بەخێر زۆر سوپاس.